زانکۆی پۆلیتیکی سلێمانی لە چەند ساڵی ڕابردوودا هەوڵێکی جددیدا بۆ بەرەو پێشخستنی ئاستی ئەکادمی و زانستی خۆی بۆیە ئەبینین لە چی لە ئەوەی کە علاقەی بە ڕسێرچ و بە لێکۆڵینەوەی چەوەیە کە علاقەی بە ڕانکی زانکۆکەیە کە پێشتر لە دواوە بۆ ئێستا بە هەوڵ و کۆششی سەرۆکی زانکۆ و ستافی ئەکادمی خۆی توانیان ڕانکی ئەم زانکۆیە بۆ ئەم ساڵ لە ڕێزبەندی نیشتیمانی زانکۆکانی کوردستان بەرزکردنەوە. هەروەها پرۆژەی ریفۆرمی زانکۆی پۆلیتەکنیک خۆشحاڵیەوە کە لە نزیکەوە سەیرەکەین پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینیوە. ئێمە پرۆژەیەکی گەورەمان هەیە بۆ سەرجەم زانکۆ پۆلیتەکنیکەکان بۆ ریفۆرم بە خۆشحاڵیەوە ئەبینین کە ئەمڕۆ بەشێکی لە زانکۆی پۆلیتەکنیکی جێبەجێ ئەکرێ و لە بەش لە زانکۆکانی تریشتی زانکۆ پۆلیتەکنیکی هەولێر یا دهۆک جێبەجێ ئەکرێ. بۆیە ئەمە پێمان وایە ئەو پرۆژێوە ئەکا جۆرێک لە ڕەبتێکی تەواو بەستنەوەیکی تەواو لە نێوانی بازار و کار و کاری ئەکادمی و کاری زانستی لێرە بکرا. ئەمەش هەر وای کردووە کە بۆ نمونە ئەوەی کە پێی ئەڵێم دیبلۆمی باڵا لە بوارێکی تایبەتە ئێستا ئەبینی لەم زانکۆیە ئەمڕۆ ئیتر دەست بەکارە بە ئیشی لەسەر دەکرێ و چەندین کۆمپانیای گەورە چەندین کۆمباڵای ناوخۆ داوای مەقعد و سیتیان کردو لێرێکە بۆی بتوانن ئەو دیبلۆمە چونکە ئەمە ڕێک ڕەنگەدانەوەی ئەبێ لەسەر بەرزکردنی ئاستی کارمەندانی خۆیان و ئەمە ئەوەیە کە ئەرکی سەرەکی زانکۆ پۆلیتیکیەکانە. ئێمە ئەم ساڵ بۆ یەکەمین جار لە کۆلێژەکانی سەر بە زانکۆمان نظامی کردتمان اعتیماد کرد و هەروەها نظامی ساڵی ئامادەکاری فاوندیشنیر کە ئێستا خۆشببختانە خوێندکارەکان زۆر خۆشحاڵن بەو سیستەمە نوێیە کە زمانی ئینگلیزی و ساینتیفیک دیبیت و کۆمپیوتەر و چۆنیەتی ئامادەکردنی خۆیان بۆ ئەو پسپۆڕی کە تیا خوێنن